لە لیستی 105 یەکێتی نیشتیمانی کوردستاندا 29 ژن کاندیدن بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان. ئەمان خزمەتکردنی ژنانی هەرێمی کوردستانیان بۆ 4 ساڵی داهاتوو کردوتە بەرنامەی کار و دەیانەوێت لە خولی پێنجەمی پەرلەمانی کوردستاندا زۆرینەی خواستەکانی ژنان بەدی بێنن، چونکە هەم خۆیان و هەم حیزبەکەیشان گرنگیەکی زۆر بە ژنان دەدەن. لیستی مام لیستی پێکەوژیان بووە، لیستی یەکێتی لیستەکەی مام بۆ ئاشتی و ئاوەدانی بووە. ژن و پیا و فەرقی نیە لە لیستی مامە، مام قەڵایەک بوو بۆ ئێمە، وای کرد ژن لە هەموو حیزبەکانی کەیە زیاتر دەربکەوێت وەکو لە حیزبەکانی ترە، لە یەکێتیە یعنی بەرچاوتر دیارە. ئێمە ئەمە وای لێ کردین کە هاندەر بێت کە زۆرترین ژن ئێستا لە ئەبین وەکو خۆتانە بینن کاندید بێ بۆ پەرلەمانی هەرێم. ڕەنگە بەدیهێنانی خواست و ئامانجەکانی ژنان لە یەکێتیدا کارێکی زەحمەت نەبێت، چونکە لە ناو یەکێتیدا زۆرێک لە ژنانی لێهاتوو گەشتونەتە ئاستێکی باڵا و لە ناوەندا حیزبی و یاسایی و حکومەکاندا هەم سەرکردە و هەم نوێنەری ژنان و هاوڵاتیانی هەرێمی کوردستانن. هەمیشە لە هەڵگیرسانەوەی شۆڕشی نوێی گەلەکەماندا یەکێتی نیشتیمانی کوردستان کۆمەڵێک ژنی کەڵە ژنی هەبووە کە لە سەرەتای هەڵگیرسانی شۆڕشی نوێی گەلەکەمانە بەشداری کردووە. سەرۆکەکەشمان سەرۆکی ئەڤاڵ مام جەلال بوو کە هەمیشە پشت و پەنای ژنان هەمیشە پشت و پەنای ژنان بۆ یەکێتی هەمیشە هاوسە نگڕا دەگرێت لە نێوان ژن و پیاواندا. بۆیە شانازی بۆ دەکەین کە ئێمە لە حیزبێکدا کارمان کردووە کە سەرۆکەکەشی هەڤاڵ مام جەلال بۆ یادی بەخێر. هەر لە سەرەتای دامەزرانیەوە یەکێتی وەک حیزبێکی سۆسیال دیموکرات ئاراستەیەکی کراوە و دنیابینی هەبووە بۆ ژنان، چ لە سەردەمی خەباتی شاخ و لە خەباتی مەدەنی شاریشدا لە ناو ئۆرگانە جاجەکانی یەکێتی نیشتیمانی کوردستاندا ڕۆڵ و پێگە و کاریگەری بەرچاویان هەبووە و توانیویانە هاوشانی پیاوان خزمەت بکەن. ڕێبازیوە کورسات نیوز سلێمانی.